زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە توانیم پلەی دووەم بەدەستمێنم لە سەراستی خانمان. خۆم زیاتر لە 3 ساڵە بەشدار دەبم لە چالێکی وەرزشیەکان لە دەرەوەی شارەکەی خۆم و سوپاس بەخۆ تا ئێستا نەتیجەی باشیش هێناوە، بەڵام نەمتوانیوە بڵێ بگەمە لووتکە، بەڵام ئینشەڵا لەم ڕۆدا هەوڵ دەدەم زیاتر تەمرین بکەم و بەرەو پێش بچم. بەڵێ ئەمە یەکەم جارکە هاتین هەر داخڵ بووین، هەر زانین خۆم لێسە یەکەمەکەم، بەس نەم ئەمزانی کامێ. ئاسم زۆر خۆشە، دڵم زۆر خۆشەکە یەکەم بووم لاسی مناڵان و هەوڵ دەدەم هەموو ڕۆژەی ڕاضەکەم. طبعاً بۆ چارەسەرکردنی هەر گرفت و کێشەیەک یەکەم هەنگاوی چارەسەرکردن بڵاوکردنەوەی هۆشیاریە و دەستنیشانکردنی کێشەکەیە. ئەمەش طبعاً ئەم چالاکیانە بۆ بڵاوکردنەوەی هۆشداری یەکەم هەنگاوی چارەسەرکردنەکە جێبەجێکراویش دەستنیشانکردنێتی. ئەمڕۆ لە نوێی سێ من بەشداریم کرد لە ماڕاستۆی سلێمانی وەک نوێنەری شاری ڕانی وەک پاڵپشتی نادی ڕانی سوپاس بخوا و لە 5 سێ لە شاری ڕانی سوپاس بخوا پلەیەکەم بەدەستێنا و لە 7 سێ لە ئاکرێ بەشداریم کرد سوپاس بەخوای گەورە لەوەش پلەی شەشەم بەدەستێنا و ئەمڕۆ لە سلێمانیش پلەی چوارەم بەدەستێنا. پەیامی تۆ وەکو کچێک کە ئەمڕۆ بەشداریت لە چالاکیەکدا کردو چییە بۆ کچانی دیکە کە توانایەکیان تێدایە بەهرەیەکیان تێدایە بەڵام کاری بۆ ناکەن هەوڵ نادەن بۆ سەرخستنی توانە بەهرەکانی؟ هیوادارم کە ئەم چالاکیانە هاندەر بێت بۆ ئەوانیش کە بەشداری بکەن چکە شتێکی زۆر باشە. هیوادارم لە شتی خراپ دوورکەونەوە و بەژایی لە شتی باشا بکەن و بە قسەی دایک و باوکیشتان بکەن. سوپاس بەخوا منیش وە خوێندکاری کۆلێژی پەروەردەی جەسەی و زانستە وەرزشەکانی زانکۆی سلێمانی و ڕێکخراوی مناڵ پارێزانی دەربەنی خان بەشداریم کرد. سوپاس بەخوا لە ڕاکردنەکە توانیم پلەی دووەم بێنم. ئەم چالاکیەکە ڕێکخراوە بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و کارە تاوانکاریەکان. هیوادارم گەنجان خۆی لێ بە دوور بگن و بێنەوە ناو وەرزش و ئەم چالاکیانە زۆر گرنگن چکە گەنجەکانمە خەریکە بەلاڕێدا بچن، بەڵام ئەگەر بێت و ئەم چالاکی وەرزشیانە بەردەوام بن گەنجەکانمە زیاتر دەچن لایانی وەرزشیە و سەرکەوتوو دەبن ئینشەڵڵا. تۆ هەر گەنجێک ئەمڕۆ یاخود ئەگە بتەوێت کوڕەکەت یاخود بتەوێت یعنی ئەولادەکەت کەسێکی باش دەرچێت کەسێکی هەوڵ بدا داخلی ناو وەرشیکەی هەوڵدا حەزی وەرشی بۆ زیادکەی چونکە ئەگە حەزی وەرشی بۆ زیاد بکەیت دڵنیا بە ئیلام برادری هاوڕێی وەرشوانی دەبێت دڵنیا بە دوور دەبێت لە جگەرە لە نێگەلە لە شتی خراپ. بەڵام ئەگەر تۆ کوڕەکەت حەزی وەرشی بۆ زیاد نەکەیت دڵنیا بە لەوەی یان برادری کافتریای دەبێت یان تووشی غەڵەت دەبێت یان تووشی خراپە دەبێت. بۆیە من ئەوە دەڵێم هیچ کاتیش سار نابمەوە چونکە ئەوە ئاساییە کە من ئەمڕۆ لە ئاکرێ شەشەم بمە لێرە چوارمە بوو لەبەر ئەزمونداری تێداوە بەداخەوە کە ئەمڕۆ پلەی دووەم بە 9 دقیقە و 1 سانیە تەواو کردووە خۆم بە 9 دقیقە و 12 سانیە تەواو کردووە. یعنی لێرەدا ها وەک معروف و عارف دەڵێ کە دەڵێن 9 دقیقە زۆرە من دەڵێم 9 سانیەش 12 سانیەش زۆرە 8 سانیە 9 سانیە. ڕواایە بوویت پلەی دووەم بەدەست؟ بەڵێ مەسافەم زۆر ئەوەنە نەبوو بۆ یەکەم بەڵامی تر کە بینیم لە پێشەوە نەمتوانی بەیەکەوە ڕاتان ئەکرد بۆ پێی کە بینی هەبوو زۆر بەڵێ بەڵام لەگەڵ یەکەمان زۆر ئەوە بینێکیوان نەبوو. بەڵێ زۆر حەزت کرد پلەی یەکەم بەدەست؟ بەتاکید. پەیامت چییە بۆ منداڵانی تر کە بەشداری ماراسۆن بکەن و یاری بکەن؟ بۆی ژیانێکی خۆشیان هەبێ و خەیەکی شتی تر نەبن و هەموو لە مناڵیە خەیەکی ڕاضە بن لەبەی بۆ تەندروستیان زۆر باشە. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە وەک ستافی زمانی ئەکسپێ بەشدار بم لەم چالاکیە. ئەم چالاکیە تەبعاً بۆ بڵاوکردنەوەی هۆشداری و ئاگاییە بەرامبەر بە گرفتێکی باوی ناو کۆمەڵگا کە هیوادارم نەبێت بە دیاردەیەک وەکو بەرەبەرە نەمێنێت لە ناو خەڵکیە. تا چەند گرنگە کچان و ژنان و خانمانی ئێمە بڕوایان بەخۆیان هەبێ بڕوایان بە تواناکانی. وڵای تر ئەوە چۆنەڵی لەسەر تاکەکە خۆیەتی خۆی ئەتوانێت چۆن بڕیار بە چۆن بێتە ناو کۆمەڵگە و یاری بکات و وەرزشەکان چۆن بەشداری چالاکی وەرزشەکان بکە ئەو لەسەر کەسەکان خۆی وەساوەتەوە تر هیواداری هەموو کەسێک بتوانێت بەشداری بکات.